کاروانی پێدانی سێکتەرە حکوومیەکانی هەرێم بە کەرتی تایبەت بەردەوامە. ساڵانێکە لە ئیدارەکانی هەرێمی کوردستاندا دیاردەیەک باوێتی ئەویش پێدانی سێکتەرە حکوومیەکانە بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە هەڵبەت کۆمپانیەکانیش خاوەندارێتەکەیان بۆ حیزبەکان و بە دیاریکراویش پارتی و یەکێتی دەگەڕێتەوە، بەڵام هەرگیز بە خەیاڵی کەسدا نەدەهات سێکتەری تەندروستی ڕادەستی کەرتی تایبەت بکرێت، چونکە لەسەر جەموڵاتانی جیهاندا دوو دیارترین سێکتەر کە دەبێت تەواو لەژێر کۆنتڕۆڵی دەوڵەتدا بن سێکتەرەکانی تەندروستی و پەروەردەن، چونکە ڕاستەوخۆ پەیوەندیدارن بە ژیان و ئایندەی خەڵکەوە. لە نوێترین بڕیاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمدا کە هەڵبەت پاڵپشتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەو بڕیارە هەیە، بۆ ماوەی 10 ساڵ هەموو پێداویستیەکانی تاقیگەکان دەرمان و دەرمانی شێرپەنجەش لێک کۆمپانیا دەکردرێت. کۆمپانیاکەی حکوومەتی هەرێم گرێبەستی لەگەڵدا کردووە کۆمپانیای بیتکۆیە، وەک عەلی حەمەد ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێز دەڵێت ئەو کۆمپانیایە لە دەستەبەری بانکیش بەخشراوە. بابینە سەر ناوەڕۆکی گرێبەستەکە و ئایندەی دەرمان و ژیانی خەڵک لەم هەرێمەدا. کۆمپانیای بیتکۆ 4 مانگە دامەزراوە و بۆ ئەم گرێبەستە دایان مەزراندووە و خۆی خاوەنی هیچ وەکالەتێک نییە، تەنها لە کۆمپانیایەکی ناوخۆی دەکڕێتەوە کە ئەویش سەربا باڵێکی تری پارتیە و نرخەکەی 10 هێندە و 20 هێندە دەکات و دەیفرۆشێتەوە بە حکوومەت. ئەو نرخانەی هەندێک لە شیکاریەکانی ئەم گرێبەستە نوێی پێکراوە 100 هێندە زیاترە لە نرخی ئەو شیکاریەی کە پێشتر بەڕێوەبەرایەتیەکان گرێبەستیان کردبوو. بۆ نمونە شیکارێکی سادەی میس کە ساڵانە زیاتر لە 340,000 شیکاری دەکرێت، پێشتر لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی گرێبەستی پێکردبوو نرخی شیکاریەک بە 18 دینار بوو، بەڵام ئێستا بە 2425 دینارە. شیکاری گورچیلە و جگەر کە ساڵانە تەنها لە سلێمانی زیاتر لە 570,000 شیکاری دەکرێت بە 460 دینار بوو، لەم گرێبەستە بە 2910 دینارە. تەنانەت نرخی زۆرینەی شیکاریەکان لە تاقیگە ئەهلیەکاندا زۆر هەرزانترە لەم گرێبەستەی کە ئێستا کراوە. ئەگەر ئەم گرێبەستە بچێتە بواری جێبەجێکردنەوە کە بەپێی ئاماری ئەو شیکاریانەی کە تەنها لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ساڵانە زیاتر لە 48 ملیار دینار بەهەدەر دەچێت کە هیچ بودجەیەکی حکوومەت ناتوانێت ئەو پارەیە دابین بکات کە پێشتر ئەو نرخانە چەندین قات هەرزانتر بوو، ئەنجا بودجەی ساڵانە بەشی نەدەکرد. بۆیە بەرزی ئەم نرخانە حکوومەت ناچارە کات، یان دەبێت تاقیگە حکوومیەکان دابەخرێن یان دەبێت پارەی تێچووی شیکاریەکان لە خەڵک وەربگیرێنەوە. ڕەهێڵ فەرەیدون بریکاری وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم لە پشکی یەکێتی کە هەرچەندە حیزبەکەی ئاگاداری تێپەڕاندنی ئەو گرێبەستە بووە لە ئەنجومەنی وەزیران، بەڵام لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا دەڵێت پێدانی تەندەر بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت بۆ ماوەی 10 ساڵ خۆرەخکاریە. بریکارەکەی وەزیری تەندروستی دەژڵێت ئەوەندەی بزانم نرخی پشکنینی نەخۆشیەکان بۆ هاوڵاتی زیاد نابێت، بەڵکو نرخەکەی لەسەر حکوومەتی هەرێم زیاد دەبێت. دەستی کەرتی تایبەت گەیشتووەتە بەشێکی زۆر لە جومگەکانی حکوومەتی هەرێم. دیار نییە خەڵکی کاتێک بۆ شەو دەخەون و سبەینی هەڵدەستن دەبینن چ سێکتەرێکی دیکەی حکوومەت دراوەتە کەرتی تایبەت، ئەوانیش جگە لە خۆ گونجاندن و بێدەنگی پێدەچێت هیچ چارێکی دیکەیان نەبێت.